دوای 12 ساڵ چاوەڕوانی دەرگای بەخت بەلای مقەدەم کەریمیانەوە مانگردنە لە بەردەم فەرمانگەی کۆچ و کۆچبەران دەیەوێت لەو ڕێگەیەوە پیاداچوونەوە بە دۆسیەکەیدا بکرێت. بەپێی یاسای ئەمریکا پەنابەرێک کە بە فەرمی لە وڵاتە وەردەگیرێت دوای ساڵێک مانەوە لە ئەمریکا دەتوانێت داوای گرین کارت بکات و دوای چەند مانگ گرین کارتەکەی وەربگرێت. ساڵانە سەدان هەزار گرین کارت بە تازە نیشتەجێبوانی ئەمریکا دەدرێت. لە 2023 من تا ئێستا لێرەم هەموو سێ مانگ جارێک نامەیەکم بۆ ئەنێرن ئەڵێن تۆ کەیسەکەت چەکەکەن. تا ئێستا من بۆم ڕوون نەبووەوە ئەم مامەی 12 ساڵەیە لەو ماوەیەدا ئەوان چیان کردووە. منیش لەبەرەوە هەموو ڕێگایەکم گرتووەتە بەر هەموو ڕێگەیەکی قانونیم گرتە بەر هیچ جوابێکی نەبوو بۆم. مقەدەم کەریمیان ئەندامی حزب دیموکراتی کوردستانی ئێران بوو لە ڕێگای تورکیاوە گەیشتوتە ئەمریکا، بەڵام دەڵێت پشتڕاست نییە وەرنەگرتنی ئەو پەیوەندی هەبێت بە ئەندامبوونی لەو حیزبە. لە 2004 ئەمریکا بڕیارێکیدا ئەو خەڵکانەی کە دەستیان بۆ چەک بردووە بەرعەلەی دەوڵەتەکەیان لە لیستێکی ڕەشی داناوە. لە سوورەتێکا کە من ئەو کاتە ئەو بڕیارە دراوە لە خودی ئەمریکا بوومە. نوێنەری حزب دیموکراتی کوردستان ئیران لە ئەمریکاش دەڵێت لە ڕاستیدا کێشەیەک نییە کە پەیوەندی بە حزب دموکراتەوە بێت لەبەرەوەی چەندین جار تا ئێستا ئەندامانی ڕێبەرایەتی ئێمە هاتوونەتە ئێرە بێەوەی کە هیچ کێشەیەکیان بۆ ویزا بێت. ئەگەر قەرارە کێشەیەک پەیوەندی بە حزب دموکراتەوە بێت لە ڕاستیدا یعنی وەڵامی ئەوانەوەیە کە لە ڕاستیدا ویزا سادر ناکرێت بۆ ئەندامانی ڕێبەرایەتی حزب. بەرپرسی فەرمانگەی کۆچ و کۆچبەرانی فێرفاکس کە هاتبوو مقەدەم ڕازی بکات واز لە مانگردن بێنێت و خواردن لەسەر بگرێتەوە ئامادە نەبوو لە پەیوەندی لەگەڵ داواکارێکی مقەدەم هەڵوێست بگرێت و قسەمان بۆ بکات. بەرپرسی بەشی میدیایی وەزارەتی ئاسایشی نەتەوەیش کە فەرمانگەی کۆچ و کۆچبەران بەشێکە لە وەزارەتە تەنیا وتی بەپێی یاسا ئەوان ناتوان لەسەر کەیس تاکەسی لێدوان بکەن. ئاخرینیش کە ڕیسی خودی ئەمیگریشن هاتە خوان لەگەڵ منی کرد دەڵێ من تەنیا ئەتوانم نامەیەک بنووسمە سەر کەیسەکەت. هەندێک لەو پارێزەرانەی لە بواری گواستنەوەی خەڵک و نیشتەجێکردنیان لە ئەمریکا ئیش دەکەن و هەروەها بڕێک لەو خەڵکان ڕۆژانە سەردانی ئەم فەرمانگە دەکەن دێنە لای مقەدەم کەریمیان و سۆز و پشتگیری خۆیان بۆ دەردەبڕن. من داواکاریمەوەیە کە وەزیەتم ڕۆشن بکاتەوە 12 ساڵ لێرە چاوەڕێ 2 ساڵ لە تورکیا ئەمە 14 ساڵ لە 92 تا ئێستا من پەنابەرم هێشتا وەزیەتی من بلا تەکلیفە. هەندێک لە کوردانی دانیشتووی ڤیرجینیاش لەم چەند ڕۆژەدا پشتگیری خۆیان بۆ مقەدەم دەربڕیوە و سەردانیان کردووە. نەرمین مەحموودی کە 23 ساڵە دانیشتووی ئەمریکایە. لە وڵاتێک وەکو ئەمریکا کە شتێک ئاواکەی وەکو هەنگەر سترایک یا پرۆتەستێکی ئاواکەی کە چەند ڕۆژی پێشێت وەکوێ هەتا کە ئەگەر نێن ڕۆژەکەی بەڵ یا بەکەیسەکەی تەمەشاکەن ینی ئەوێرنەسێک ینی شتێک ئەکەی کە ئەوان بزانن کە تۆ جوابێک سەوێ. لە ئەمریکا خەڵک زۆر بەکەمی بۆ مافێکی یاسایی پەنا دەبەنە بەر مانگردن. ئەم هەوڵەی مقەدەم تاقانەیە بەڵام دوای 12 ساڵ چاوەڕوان. شاهد عەلەوی دەنگی ئەمریکا.